ئایا لە کاتی گیرانی بەشێکی ڕادیەتەر یاخود شکانی قازانەکەی ژێرەوە یاخود سەرەوە پێویستەکان ڕایتەرەکە بە تەواوی بگۆڕی یاخود چارەسەری هەیە؟ ئەو مادەی سلیکۆنە یاخود ئەو چەسپەی کە بەکارهێنرێ بۆ چاکردنەوەی بەشێکی درز یان شکاوی لە قازانە یان لە ڕایتەرە فعلەن چارەسەرە و ئەگونجێت کە بۆ ئۆتۆمبیل بەکاربێت نابێتە هۆی دروستبوونی کێشەی زیاتر. بۆ وەرگرتنی زانیاری و بە شێوەیەکی فعلی دروستکردنەوەی ئەم بابەتانە ئەم بەشە سەردانی وەستا ڕێباز دەکەین کە وەستای ڕادیەدەرچیە و چەند ساڵە پیشەکەیەتی. وەستا ڕێباز سڵاو لێبێ. کردبێ سەرچاوم یاخۆ بەخێر بێت سەرچاوەکانم. ئەم ڕایتەرەی لەبەردەستایە. بەڵێ. دیارە ڕۆژانە شۆفێرێکی زۆر سەردانتانەکەن بۆ چاکردنەوەی ڕایتەرەکانی. بەڵێ. ئەوانەی زیاترین بۆلاتان بۆ چ کێشەیەکیان؟ وەڵی زیاتر بە بۆنەی ئەوەی بە خراپ بەکارهێنانی ئاو نەگۆڕینی ڕادیەتەر زۆر زەرورە بۆ ڕادیەتەر بۆ هەموو ئۆتۆمبیلە بۆ خاوەنکردنەوەی مەکینەکەی پێویستە بە چەند ساڵی جارێک ئەو ئاوە بگۆڕێ لەناو ئەم ڕادیەتەرەیە. ئەنی ئەبێتەوەی گیرانی ئەم شوڵانە. بەڵێ. خراپیە کات ڕایتەرەکە زۆر بۆ ڕایتەر کونکاریان هەرەوەی ڕایتەرەکە گرێ و زۆر هەیە ڕایتەرەکە گیرێ بەر نابێت ئەبێ بگۆڕێ. زۆر جار هەیە ئینترفرێزی زۆرەکرێتە ڕادیەتەرەوە ئەبێت بڵین نیماونی و ئینترفرێزەکەی تێبکرێت. ئینترفرێزەکەش شێوەی زۆر هەیە، تورکی هەیە، ئێرانی هەیە، ئەڵمانی هەیە، یابانی هەیە. ینی بەبێت شێوازی ئەنتفرێزەکان یان ئەو ڕایتەرەکە کە بەکارهێنێت بۆ کاتی گۆڕینەکەی تاثیرەکە لەسەر گیرانی ڕایتەر و خراپبوونی ڕایتەر. بەتاکید. ئەو ژەنگا و پیساوی کە لێرە ئامێنێتەوە چۆن پاکێکەنەوە ئێوەی سە بۆ نمونە گەرم ڕایتەرە بگیرێت بەشێکی ڕایتەرەکە فرێدرێیان پاکێکەنەوە. ئێمە زۆربەی زۆری ڕایتەرمان بۆیەنن شیشێکین پاکێکینەوە غەسلێکین نوێیەکەینەوە. شێوازی شیشکردنەکە چۆنە هەر لێرەوەی کەنیان ئەم قەباخە هەڵە بچڕێت. قەباخی سەر هەڵە بچڕین شیشێکین دوایۆدانینەوە وەکو خۆی وەکو شەریکە دایانینەوە. تاواپاکە بێت هیچ کێشەی نابێت. هیچ کێشەی نابێت. زۆر ڕادیەتەریش هەیە بەرگەی و شیشکردن شتە ناگرێت دەبێت بگۆڕێت. ئەمەی بەردەستێ ئەسەمە چ کێشەیەکی هەیە؟ ئەمە کێشەی ئەم قەباخەی هەیە. قەباخەی تەقی و پلاستیکە. ڕادیەتەری ئێستا بە شێوازی تازە دروستکراوە سەر و ژێری پلاستیکە. ئەمە پلاستیکە وەک ڕایدەرەکە نیە لە ئەلمنیۆم دروست بکرێت. بەڵێ ڕادیەتەری ئەوسا بڵێن چەند ساڵێک لەمە پێش مۆدیلی نزمتر سەر و ژێری مس بوو. ڕایتەرەکە مس بوو ئێستا گۆڕاوە کراوە بە فافۆن. ڕادیەتەرەکان سەنعاتیان گۆڕاوە. یعنی ئێستا ئەم قەباخەی شکاوە؟ بەڵێ ئەمە شکاوە بۆم دروست کردوێتەوە بە ئەلمنیۆم. بەڵێ ئەمە دروستم کردوێتەوە قازانەکەی دەست ناکەوێت نییە. یعنی ئەگەر ئەو قازانە یانە بێ ڕایتەرەکە بگۆڕیانە بێ بەم شێوەیە بۆی دروست ڕایتەرەکەی بڵێن زۆر ڕادیەتەر هەیە ئەم قازان و شتەی دەست ناکەوێت بە ئەلمنیۆم بۆی دروست دەکەمەوە. دەستی خۆش بێ. ئەی ئەمە ئەگەر شکاوە زۆر کەس هەیە ئەمانە ئەم بەشەیسە بە چەسب چاکیەکەن ئەوە شتێکی کاتیە لەوە چێت ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ هەندی سانە تەقێتەوە دوای زەرەری لێ ئەمەکینەی هەڵەسێنێ. ئەگەری هەیە و هیچ حاڵەتێک نییە بۆ نمونە جگەرە و گۆڕینە ئەم پلاستیکە هیچ دەرمانێ نایگرێ ئیلا کە تەقی ئەبێ بکرێ بگۆڕێ یان عینەن پلاستیک یان ئەبێ کرێ بە فافۆن. جگە لە حاڵەتی شوڵکردن و گۆڕینی ئەو قازانە یان چاکردنەوەی ئەو کونانێکەتیایەتی چ حاڵەتێکی تر لە ڕایتەرە هەیە بێتەوەی خراپبوونی؟ وەڵی زۆربەی زۆری سایەق ڕادیەتەرەکەی بڵین چەند ساڵەگە و سارێ بە سفری بەدەستیەوە بێت ئاوی ناگۆڕێت فەخسی ڕادیەتەر ناکات ئاوی تیان نامێنێت. ئەمانە هۆکاری ئەون کە زەرورە بە هەفتەی جارێک فەخسی ڕادیەتەر کرێت 6 مانگ جارێک ساڵێ جارێک نوێ بکرێتەوە ئاوەکەی بگۆڕێت. ئەمانە سەبەبی ڕادیەتەرن.